تۆ ئەرزێکە هەیە لەو ڕۆژۆی بۆ بەناوتەوانە و لە ماستەر پلانی سلێمانیە باجی لەسرە خانوێکیش هەیە یا خۆتیتیا یا یاوتە بەکرێ باجی هەیە غێری ئەوە ئێمە پارەی وەرناکە خانۆکە هێجەوە ئەو خەمڵێنەرەی کە ئەچێ شوێنەکە بینێ بەڵام ئەگەر خانوێک بەقەر ئێرە بێ ئەگەر خۆی تیابێت و خۆی بەکاری بێنیت و تەکیدەکە خۆی تیاتی هیچی لێ ناسەندێ یان کوڕێکی لەگەڵا هیچی لێ ناسەندێ یان باوکی کوڕەکەی ناباوکێکی لەگەڵا هیچی لێ ناسەندێ بەڵام ئەگەر تۆ شوێنێکی ئاوات داوە بە ملیۆنێ دینار ئەو ملیۆنان لە ساڵێکە زەربی 12 ملیۆنەکە لەو 12 ملیۆنە ئەمە زەریبەکە وەرەگرین کە ئەکاتە ملیۆنە 250,000 هەرەوە نەیە ئەی چۆن ئەوەی کە ئەم ساڵنایە ساڵێکی کە چێتە 23وە یەکسەر لە ساڵ دەی ئەو مەبلغەی کە نەیاوە فایدەیە چێتە سەر ساڵی داهاتوش ئەگەر نەهات تەراکومیە ئەوەش فایدەیە چێتە سەر ئەم وەختا کە ئێستا هاتوین بە پێی قەراری بڕیاری ئەنجومەنی وەزیران لە 19 یەکەوە بڕیارێکمانەیە بۆ لێخۆشبوون لە باجی لە فائیدە یعنی لە تەراکومیەکە لە غەرامە بڵێن غەرامەی تەراکومی هەتاوەکو 9 ڕۆژ هەتا 19 تقریبا